ئێمە وەکو لیژنەی دۆکیۆمنتکردنی تاوانەکانی جینۆسایدکردنی میلەتی کورد بە هەماهەنگی نوێنەرایەتی بەڕێوەبردننی خۆسەری ڕۆژئاوای کوردستان باکوور و ڕۆژهەڵاتی سووریا ئەرکی دۆکیۆمنتکردنی ئەم تاوانانەی جینۆسایدکردن دژ بە هاوڵاتیانی سیڤیلی پێکهاتە جیاوازەکانی ڕۆژئاوای کوردستان و باکوور و ڕۆژهەڵاتی سووریا گرتوۆتە ئەستۆ و ئێمە سەردانی مەیدانی ئەنجام دەدەین بۆ لای ئەو هاوڵاتیانی بوونەتە قوربانی و بریندار بوونە و زەرمەند بوونە بە هەموو شێوەیەک لە ئەنجامی هێرشی سەربازی و بردومانکردنی سەربازی تورکیا و بردومانکردنی بە بۆمبی قەدەغکراوی نێودەوڵەتی لە ڕۆژئاوا و ئەوانەی ئاوارە بوون لە ئەنجامی ئەم تاوانانە و ئێستا لە کەمپەکانی ئاوارەکانی شارەکانی هەرمی کوردستان و هەموو ئەمانە ئەکەین بە بەڵگە و ئەمڕۆ دەستپێکردنی کۆکردنەوەی واژۆکانە 100,000 ئیمزامان پێویستە بۆی ئێمە کەیسەکە دەست پێ بکەین بێتە کەیسێکی جینۆساید لە ئاستی نێودەوڵەتیکاری لەسەر بکرێ. ئێمە دڵنیان و هیواداریشین لە 100,000 تێپەڕێ ئیمزاکان لە ئەمڕۆ دەست پێەکەین و ئەمڕۆ دەستپێکردنی کۆکردنەوەی ئیمزاکەیە و دەستپێکردنی پرۆسەکەیە.